لە ماڵەکەی خۆیەوە چۆن توانی پارێکی زۆر کۆ بکاتەوە. کەیت نۆرتن یان مس ئەکسل چۆن توانی لە ماڵەکەی خۆیەوە پارەیەکی باش پەیدا بکات با مۆبایلێک و ئەکاونتێکی تیکتۆک و ئینستاگرام. ئەمەی دەیبستن دەربارەی کچێکی ئاساییە، کارێکی ئاسایی هەیە و بەڕەپارەیەکی ئاسایی بەدەست دەهێنا. وەک زۆری نەمان ئەم کچەش لە کاتی کۆرۆنادا لە ماڵەکەی خۆیدا دادەنیشت، زۆر بێزار دەبوو، ڕەنگە بیریشی لای داهاتووی بوو بێ، شتێکی ئەوتۆی نەدەبینی کە ئەنجامی بدا، تەنیا بەکارهێنانی پێگەکانی سۆشیال میدیا نەبێ. بەڵام بە پێچەوانەی زۆری نەمانەوە بڕیاریدا بەبێ سوود کاتەکانی بەفیڕۆن نەدات بە سیرکردن یان دروستکردنی ڤیدیۆی هیچ بەڵکو شتێکی جیاواز تاقی بکاتەوە. بڕیاریدا پرۆژەیەکی سەرکەوتوو لەو ڕێگایەوە بە ئەنجام بگەێنێ. بەهۆی پرۆژەکەیەوە بووە کەسێکی دەوڵەمەند، بەهۆی ئەو پرۆژەیەوە مانگانە $100,000 دەست دەکەوێ. با هەندێک کەلوپەلی ئاسایی زیاتر نییە لەوەی کە تۆش هەتا. کەیت نۆرتن کە بەناوبانگە بە مس ئەکسل زیاتر لە 1 ملیۆن شوێنکەوتووی هەیە لە ئینستاگرام و تیکتۆک. لە ڕێگەی ئایفۆنەکەی خۆیەوە توانی چەندین پارچە ڤیدیۆ بەرهەم بهێنێ و ناوبانگێکی باش بۆ خۆی پەیدا بکە. ئەمە سەرباری ئەوەی لە ڕێگەی ئەم کارەیەوە بووەتە ملیۆنەر بە ماوەیەکی زۆر قیاسی کە تەنیا 6 مانگی خایاند. لە مانگی ئازاری 2020دا و بەهۆی کۆرۆناوە وازی لە سەفەرکردن هێنا لەگەڵ ئەو کۆمپانیایی کە تازە کاری لەگەڵدا دەکردن. بەهۆی کۆت و بەندەکانی ڤایرۆسی کۆرۆناوە کاتێکی زۆری بۆ مابوویەوە. کاتێک گوێمان لە بەرنامەی تیکتۆک دەبێ ڕەنگە بیرمان بۆ لای ڤیدیۆی بێسوود بچێ، بەڵام کەیت جیاوازتر بیری دەکردەوە. بڕیاریدا ئەگەر شتێکی سادەش بوو بێ بەڵام بەسوود بێ لەو ڕێگایەوە بیبەخشێ. ڤیدیۆی فێرکاری بە شێوەی خول پێشکەش دەکرد بۆ فێربوونی بەرنامەی مایکرۆسۆفت ئەکسل، نەک هەر ئەو بەرنامەیە بەتەنیا بەڵکو تەواوی بەرنامەکانی مایکرۆسۆفت. لە ماوەی 3 هەفتەی کارکردنیشیدا یەکێک لە پارچە ڤیدیۆکانی 3.6 ملیۆن بینەری هەبوو. لەو قۆناغەدا ناوبانگێکی باشی پەیدا کرد. لە مانگی تیشرینی یەکەمی 2020دا هەلێک هاتە بەردەمی کە کۆرسێکی فێرکاری خۆی بفرۆشێت. لە پاش 2 مانگ مانگانە قازانجێکی باشی لە ڕێگەی ئەکاونتەکەیەوە دەکرد. زیاتر لەو بڕەپارەی لە ڕێگەی کارەکەی خۆیەوە دەستی دەکەوت. هەر بۆیە وازی لە کارەکەی هێنا و ئێستا خۆی بۆ ئەم کارەی تەرخان کردووە. کەیت لە ئێستادا مانگانە $100,000 دەست دەکەوێ. ئەوەی کەیت ئەنجامیدا تەنیا بەختێک نەبوو لە خۆوە لە دەرگای کەیت بدات، بەڵکو بەرنامە ڕێژیەکی تەندروست و زیرەکیەک بوو لە خۆیەوە کە چۆن توانی کاتی زیادە بەفیڕۆ نەدا و بەرنامەکانی سۆشیال میدیا بکاتە سەرچاوێکی داهات بۆ خۆی. ئایا ئەم چیرۆکەی کەیت وای لێ کردوویت پرۆژەی تایبەت بە خۆت دابمەزرێنیت؟